خودی باشه اما هر وکی بیره بس همه پیچه گرانتره لیاتی جبر چکورک نینن و قولک ایک تاجرتن یا همیش وید کرن جبر هنده گرانه کیلو به وقتی که من داب نه نوکه چوب 10,000 نرمه وقتی که من داب 10 نوکه چوب 11 پاراسی اوه 80 دو 15 وقتی که 70 ما نفسی که خودی بری رمضانشی هر افسی که و بگفت که هر افسی که باشه الحمدلله حیوانه وقتی که در وطات سوریه تات الدولت هاتن جا بری خودان کن باشه نه که بری بس یه دوی که بتنه با اینکه دوی که کردی بای گرام بود سرفقیری گلگه گرام بود بس بگفت که باشه ارزانه نه هنده گرانه ویستم بسم ماله بسم بو مرگ سوره بره باوری قاعدتی پریم ماشاءالله دیتم آوه که زور جوانه و سازگاره و منش واستم بگر لیره وستم و لیره راوستم منک تصویر و رسم و اشتوا بگرم ماشاءالله دیمانی که زور جوانه یعنی بعام کردستان زوری جوانه هر جایی که بچی اليوم طبعا جايين للصوران فمرينا من المنطقة اللي تابعة للقليم فمن زمان ما طالع تعرف ورا كورونا والوضعية تعبانة كانت اللي صار لنا أكثر من شهرين 3 قاعدين بالبيت فاليوم جينا من طريق الصوران فذايبين إلى الأربيل فجينا أنا وبنتي ناخذ صورة على هالمنظر الجميل دوای ئەوەی بارودۆخی دەربەنیخان ئاسایی بووەوە دەستمان بەکار کرد و لەژێر چاودێری تەندروستیە و قایمقامە و ئێستا حالێن کارگەکەمان ئیشەکە و ئەوانەی کە پێویستە بۆ بەربەنگ و ڕەمەزان لوقمەقازی وەکو بامێشەکەری و کێک و پاقڵەوە هەموو جۆرە شتەکان دروست دەکەین. ئێمە ستافێکین لە کاتژمێر 5 بەیانیوە ئێنە سەرکار بە بەرهەمێنانی زۆربەی شیرەمەنیەکان لێرەوە زیاتر پێداویستەکانی شاری دەربەندیخان بە ناوچەکانی دەوروبەریەوە بەرهەمێنین عادەتەن ڕەمەزانان خواست لەسەر شیرینی زیاد دەکات